عێراق لە بەردەم دوڕیانی وەرچەرخانێکی چارەنووسازدایە لە کاتێکدا لایەنگرانی ڕەوتی سەدر دەچنە ناو هۆڵی پەرلەمانەوە و لایەنگرانی چوارچێوەی هەماهەنگیش لە شەقامەکانی بەغدادا داوا دەکەن شکۆی دامەزراوەکانی دەوڵەت بپارێزرێ. ڕەوشی عێراق تا دێ ئاڵۆستر دەبێت و سیناریۆکانیش وەک گرێچۆرەیان لێ دێت و هیچیان هەر هیچ نەبێ هەتا ئێستا نەیانتوانیوە هەنگاوە بڕۆنە پێش بە ئاڕاستەی عێراقێکی سەقامگیر و بە ئاڕاستەی جێگیریەکی سیاسی و ئاسایشیدا. بەرژەوەندیەکان بە یەکیاندا داوە سەدرریەکان خۆیان بە عێراقیەکی عیارە 24دا دەنێن و وەک خۆیان دەڵێن بە هیچ شێوەیەک نایانەوێ وڵاتەکەیان ببێتە پاشکۆ. ئەڵبەت ئەمەش بەر لە هەموو شتێک ئاماژەیە بۆ پەیوەندی پڕ لە گومانانەی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی و لایەنە شیعەکانی تری بەشێک نین لەو ڕوانینانەی موقتەدە سەدر و ڕەوتەکەی هەیەە بۆ ئایندەی عێراق لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا. نکوڵی ناکرێ لەوەی تاران دەخوازێ هەژمونی دەسەڵاتی خۆی لە عێراقدا جێگیر بکە. بەڵام پرسە سەرێکیەکە هەر لەوەدا نییە بەڵکو زیاتر ڕۆدەچێتە ناو وێنە گەورەکەی عێراقە و پرسیار و گومانیش زۆرن لەسەر ڕۆڵی وڵاتانی تری ناوچەکە لەوانە شانشینی عەرەبستانی سعودیە و هەروەها تورکیاش وەک دوو جەمسەری سوننەگەرا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. دەستێوەردانە دەرەشیەکان بەشێکن لە دیمەنی ڕۆژانەی عێراق. بەشەکەی تریشی پەیوەندی هەیە بە دۆسیەکانی نەبوونی متمانە بە یەکتر. ئەمەشیان دەکرێت بگوترێ خاڵی هاوبەشە لە ناو هەموو پێکاتەکانی وڵاتەکەدا کە هەر یەکەیان چەند لایەنێکی سیاسی خۆیان بە نوێنەری ڕاستەقینەی ئەو پێکاتەیەدا دەنێن. هەر چۆنێک بێ ئێستا سەدرریەکان داوای هەڵوەشانەوەی پەرلەمانی وڵاتەکەیان دەکەن لە کاتێکدا هەر خۆیان خاوەنی زیاتر لە 70 کورسی ئەو پەرلەمانە بوون و دەشخوازن ئەو هەڵبژاردنە نوێیە بە سەرپەرشتی ئەم حکوومەتەی ئێستای مستەفا کاظمی بکرێ. هەرچی چوارچێوەی هەماهەنگیشە هێشتا سوورە لەسەر ئەوەی محەممەد شیاع السوودانی کاندیدە سەرەکیەکەیەتی بۆ پێکەنانی حکوومەتی نوێ. کردنەوەی هەڵبژاردن پێویستی بەو جۆرە دیالۆگە فرە ڕەهەندیەیە کە هەموو لایەنە پەیوەنددارەکان تایدا بەشدار بن. ئەمە بێلەوەی پێویستی بە بودجەیەکی گەورە و سەقامگیری سیاسیش هەیە تا هەڵبژاردنێکی ڕەوا و ئازاد بکرێت و کاتێکی بەرچاویشی دەوێت تا کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان خۆی بۆ ئەو هەڵبژاردنە ئامادە دەکات. تا ئامادەکردنی ئەم بەرنامەیە هیچ ئاماژەیەک دەرنەکەوتووە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە قوڵانەی عێراق. بەڵکو بە پێچەوانەوە لایەنە ڕکابەرەکان پێنایان بردووە بۆ لایەنگرانیان و جوڵاندنی شەقام دژ بە یەکتر بەبێ ڕەچاوکردنی ئەوەی ئەگەر تەنانەت شتێکی بچووشیش ڕوو بدا لەوانەیە ببێتە ئاگرێکی گەورە لە عێراقدا کە کوژانەوەی ئێرجگار ئەستەم دەبێت. هەوڵ هەن بۆ ئاشتەوایی لە عێراقدا و دۆستەکانی ئەو لایەنە ڕکابەرانە و تەنانەت نەتەوە یەکگرتووەکانیش هاتوو لەتە سەرخەن. بەڵام بەرەنجامی ئەو هەوڵانە چی دەبن و چۆن دەبن هێشتا نەزانراوە. لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا پێداچوونەوەیەک بە ڕۆژی ئاڵۆزی عێراقدا دەکەین و هەروەهاش باس لە ئەگەرەکانی ئایندەی ئەو وڵاتە دەکەین و خۆش هاتنەوە بۆ چاوی واشنتن. ئەگەرچی پێشتر موقتەدە سەدر کشانەوەی ڕەوتی سەدری لە پەرلەمان و لە پرۆسەی سیاسی عێراق داواها ناودێر دەکرد تا بتوانرێ حکوومەتی نوێی ئەو وڵاتە پێک بێنرێ. بەڵام ئێستا کەوتۆتە فشارکردن بۆ هەڵوەشانەوەی پەرلەمانی عێراق و سەر لە نوێ کردنەوەی هەڵبژاردن. استغل وجودي لإنهاء الفساد. بوونی من بەکاربهێنە بۆ کۆتایی پێهێنان بە گەندەڵی و لادانی ئەو دەموچاوانە بەبێ گوێدانەوەی نوێنەری کێن. پشت بە خودا ئەوانە ئیتر جیان نابێتەوە ئەم کارەش لە ڕێی پرۆسەیەکی دیموکراتیەوە دەکەین. تکایە سەرنج بدەن لە ڕێی پرۆسەیەکی دیموکراتیانەی ئاشتیانی شۆڕژگێڕانەوە دواتریش هەڵبژاردنێکی پێشوەختی دیموکراتیانە پاش هەڵوەشاندنەوەی ئەم پەرلەمانە. نەبوونی دیالۆگ و ڕەوشی شەقامی عێراقی و دابەشبوونی سیاسی لە عێراق داواهایان کردووە ئەگەری پێکدادان لە ناو ماڵی شیعەدا بە دوور نەزانرێ بە تایبەتیش لە نێوان لایەنگرانی تووڕە و ناڕەزای بەرەی سەدرریەکان و هەروەهاش بەرەی چوارچێوەی هەماهەنگی. ولا أنا طالب لإراقة الدماء
ئێمە داوای خوێن ڕشتن ناکەین، بەڵام لەم عاشورایەدا و لەم مانگی چاکسازیەدا داوای ڕیفۆرم دەکەم و بۆ هیوایی بێتە دەواازەی سەرکەوتن و هەموو ئەوانش کە ئەم نیشتیمانیان خۆش دەوێت پێویستە کار بە ئاراستەی چاکسازیدا بکەن. لەگەڵ هەموو باسکردنیەکی ڕۆژی عێراقدا بەس لە ڕۆڵ و کاریگەریەکانی وڵاتانی ناوچەکە دەکرێت لە عێراقدا بە تایبەتیش ڕۆڵ و پێگەی کۆماری ئیسلامی ئێران. دەگوترێت ئێستا بەغدا دەخوازێت لە ڕێگەی ژمارەیە کۆنتراکتی بازرگانی و پیشەسازیەوە ئەو پێگەیی ئێران لە وڵاتەکەیدا لاواز بکە. واشنگتن وەک دەڵێ پشتیوانی لە هەر هەنگاوێکی عێراقیەکان دەکا بۆ پاراستنی سەروەری خۆیان. ئەمە پێمان وایە لە کۆتاییدا پێویستە گەلی عێراق خۆی بڕیاری خۆی بدات. عێراق هاوبەشی سەرەکی ئێمەیە لە شەڕی بەردەوامی دژە داعشدا. ئێمە بە گرنگجیەوە لە عێراق دەڕوانینەوە. هەروەش لە دڵنیابوون لەوەی ئەو وڵاتە لە ڕەوشێکی ئاسایش و سەقامگیر و گەشەکردوودا بێت. ئەمە هەتەنها بە ئەمریکا ناچونکە عێراقیەکان خۆشیان دەیانەوێت تێکەڵبوونەوەیکی زیاتریان هەبێت لەگەڵ ئەنجومەنی هاریکاری کەنداودا. جام بڕیارە بەشێکە لەو خواستە و یارمەتی دەریشە بۆ تێکەڵبوونەوەی عێراق لەگەڵ هاوبەشەکانیدا لە ئەنجومەنی هاوکاری کەنداودا. ئێمەش پێمان وایە هەنگاوێکی ئەرێنیە بۆ هەموو ناوچەکە. بەڵام ئایا ئەمریکا ڕێخەری ئەم هەنگاوە نوێیانەی عێراقا؟ واشنگتن دەڵێت ئەو هەنگاوانەی نێوان عێراق و وڵاتانی کەندا و بڕیاری خۆیانە، بەڵام نکوڵیش ناکە لە هەڵوێستی ئەمریکا بۆ نزیکبوونەوەی نێوان وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە وەک دەڵێ بۆ سەقامگیری ئەو ناوچەی جیهان گرنگە. ئەمە پەیوەندی هەیە بە عێراق و وڵاتانی ئەندامانی ئەنجومەنی هاریکاری کەنداوە. ئەمریکا هیچ هەڵوێستێکی نابێت لەسەر ئەم بابەتە. ئێمە وەک گوتومانە هەبوونی هاوکاری زیاترمان پێ باشە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەو وڵاتانەش خۆیان خاوەنی بڕیاری سەر بە خۆیانەی خۆیانن. دابەشبوونێکی بەرچاو لە ناوماڵی شیعی عێراقدا هاتۆتە ئاراوە لە بەغدا و لە شارەکانی تری ناوەڕاست و باشووری وڵاتەکەدا خۆپیشاندان دەکرێت. ڕەوتی سەدر و هەروەهاش لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی دەیانەوێت هێز و کاریگەری خۆیان لە شەقامی عێراقیدا نیشان بدەن لە سۆنگەی دوو جۆر داواکاریەوە. یەکەمیان بۆ هەڵوەشاندنەوەی پەرلەمان و دووەمیشیان وەک دەڵێن بۆ پاراستنی شکۆی دامەزراوەکانی دەوڵەتە. دوور لەم دووبەرەیە لایەنگرانی هێزی سیڤڵی دیموکراتی لە عێراقدا لە مەیدانی فردەوسی ناوجەرگەی بەغدادا دروشمێکی تری نوێیان بەرز کردەوە و داوای گۆڕانکاریەکی سەرتاسەری دەکەن تا عێراق ببێتە وڵاتی هاوڵاتی بوون، نەک وڵاتێک بۆ بەرژەوەندی لایەنە سیاسیەکانی کە بە شکست خواردوو ناودێری دەکەن. دکتۆر عەباس کاظم سەرۆکی بەشی عێراق لە نێوەندی ئەتلانتیک لە ڕێی سکایپەوە لەگەڵ چاوی واشنگتنە. دکتۆر عەباس پسپۆڕی کاروباری سیاسی عێراق و پێشتریش یەکێک بۆ لە لێکۆڵەرە باڵاکانی سیاسەتی دەرەوەی لە زانکۆی جان هاپکینز و لە چەند زانکۆیەکی تری ئەمریکاشدا وەک پسپۆڕی کاروباری ئاسایشی نیشتیمانی کاری کردووە. دکتۆر عەباس سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. یەکەم پرسیاریشم ئەوەیە ئایا ئەوەی ئێستا لە عێراق دەبینرێت و ڕوودەدا بەشێکە لەو عێراقە نوێی لایەنە فەرمانڕەواکانی ئەمڕۆ و ئۆپۆزیسیۆنەکانی دوێنەی وڵاتەکە باسییان دەکرد و پەیمانیان لەسەر دەدا؟ شكرا جزيلا على الاستضافة. تحياتي لك ولجمهورك الكريم. سپاسێکی زۆر بۆ میوانداریەکەت و سڵاوم بۆ خۆت و بۆ بینەرانی بەڕێزی ئەم بەرنامەیەشت. عێراق بە ڕەوتی گۆڕانکاریەکدا بەرەو دیموکراتی تێپەڕ دەبێت. قۆناغی وەچەرخان لە ڕژێمێکی دیکتاتۆریەوە، دیکتاتۆرێتێکی سەرکوتکارانە. ئێستا عێراق وڵاتێکی فرەدەنگ و فرەڕەنگە لە کاتێکدا پێشتر تەنها یەک دەنگی هەبووە، ئەویش دەنگی دیکتاتۆر بووە. عێراق و عێراقیەکانیش بە سیاسەتمەندارەکانیشەوە لە ژینگەیەکی دیموکراتیدا نەژیاون و ژینگەیەکی نوێ بۆ ئەوان. هەر بۆیە زۆر هەوڵی هەڵە دەبینین. هەڵی گەورە هەن، هەروەها پێکدادانی بەرژەوەندیەکانیشن، نەبوونی بەرنامە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانیش، سەنگی خستنە سەر کەسەکان و لایەنەکان و هەروەهاش بوونی هاوسۆزی بۆ کەسەکان و حیزبەکان و تایەفەکان و نەتەوەکان. هەموو ئەمانە دیمەنەکەی عێراقیان وەها لێ کردووە ببێتە دیمەنێکی ئاڵۆز و تەمەموشاوی. بە ئەندازەیەک لە هەندێک باردا پاشەکشەی زیاتری کردووە وەک لەوەی چوونە پێش ببینرێت. بەڵام لەگەڵ ئەو ڕەوشەشدا پێویستە هەر گەشبین بین، چونکە لەو بڕوایەدام عێراق لەم خۆناغی وەچەرخانە
ئێستادا بەرەو دیموکراتی هێشتا وڵاتێکی سەقامگیرە هەرچەندە ترسیشمان هەیە لەوەی شتەکان لەدەست دەربچن بەهۆی هاوسۆزیە لە ڕادەبەدەرەکان لە ململانەکانی نێوان کورد و کورد شیعە و شیعە تا ئەندازەیەکی کەمیش لە نێوان سونە و سونەدا پێشتر ململانی عەرەب و کورد یان شیعە و سونەمان هەبوو لە نێوان ئەو سێ پێکاتەیەدا کە لەسەر دەسەڵات و دەستکەوت لە ململانێدا بوون بەڵام ئەمڕۆ ململانەکان گەیشتوونەتە ئاستێکی مەترسیدار لە نێو ئاینزا و لە ناو نەتەوەکانی عێراقیشدا چونکە وەک باریکی باو ئەمە ململانەیەکی هەمەلایەنەی درێژتر دەبێت وأشد قسوة. بەڵێ دکتۆر عەباس جەنابەت ئاماژە بەوە دەکەی کە دەڵێ عێراق بەرەو گۆڕانێکی بنچینەی لە بواری دیموکراتیدا دەڕوا بەڵام ئەوەی کە دەبینرێ ئەوەی کە هەستی پێ دەکرێت هێندەی ئەوەی سڕینەوەی یەکترە لە ناو عێراقدا پێ ناچێت هێندە ململانێ بێت لەسەر دیموکراتی و جێگیرکردنی دیموکراتی. يعني ما تفضلت به صحيح أعتقد بأنه أولا ئەوەی باست کرد ڕاستە لەو بڕوایەدام عێراقیەکان بە هەموو پێکاتەکانیانەوە ئاینزا و نەژادیش مێژوویەکی 100 ساڵەیان هەیە پڕە لە خوێنڕشتن و ململانی و قوڵبادان لەو بڕواژدام کە هەموو عێراقیەکان لە پاش ساڵی 2023ەوە دەرفەتێکی نوێیان لەبەر دەستدا بوو بۆ پێکەێنانی عێراقێکی نوێ وەک لە پرسیاری یەکەمدا ئاماژت پێکرد بەڵام تەواوی سیاسەکانی عێراق هەر هەمیان عێراق و عێراقیەکانیشان بە هیوا کرد تەنانەت مێژووی خۆشیان شەرمەزار کرد لە کاتێکدا لەسەر وەختی بەرانگاربوونەوەی دیکتاتۆرێتدا مێژوویەکی شکۆمەندیان هەبووە لەو بڕوادام ئەمڕۆ عێراق پێویستی بە پیاوی دەوڵەتداری هەیە سیاسەتمەندارمان زۆرن بەڵام پیاوی دەوڵەتداریمان نییە بەمانایشتر پیاوی دەوڵەتداری هەمیشە قایلە بە لە بەردانواندنکردن لە زۆرێک لەو شتانی دەیەوێت ئەگەر ئەو لە بەردانواندانە لە بەرژەوەندی گشتی دابێت گرنگە کەسایەتی گەورەت هەبن و ببنە نمونەی پێشەنگایەتیکردن لە وڵاتەکەدا و هەوڵ بۆ کۆکردنەوەی کۆمەلگە بدرایە پاش ئەو پەرتەوازەی تێکەوتووە مەخابن تا ئێسا ئەو پیاوی دەوڵەتداری یان پیاوانی دەوڵەتداری لە عێراقدا دەرنەکەوتن تا ببنە ئەو نمونەی پێشەنگایەتی و ڕابەرایەتیکردنە زۆر جا سیاسەتمەدارەکان ڕەفتاری زۆر خراپتر دەکەن بە بەراورد لەگەڵ ڕەفتاری هاوڵاتیانی ئاسایی جا ئەمە خەمێکی گەورە و نیگەرانێکی قوڵمان لەلا دروست دەکات بەڵام وەکوتم هێشتا هیوایەکمان هەر هەیە کە دەشێت بە ئاگا بێنەوە و ڕێگەنەدەن ئەو ململانەیە بگۆڕدێت بۆ ململانێکی تونند و تیژ ئامێز بە تایبەتیش کە زۆر لایانی تریشان چاویان تێبڕیون وەک وڵاتانی دراوسێ وەک دوژمنانی ناخۆ لەوانە داعش و لایانی تریش ئەمانە هەمیان خۆشحاڵن بەو دابەشبوونەی ئێستای عێراق چونکە توانایەکانی ئەمڕۆی وڵاتەکە بردراون بۆ ململانی نێوان براکان نەک ئەوەی بۆ پاراستنی کۆمەڵگەی عێراقی بەکاربهێنرێت لە بەرامبەر هەڕەشە و مەترسیەکاندا من هذه التهديدات. چه فریادڕەسی عێراقە بەڕای جەنابە مقتەدە سەدر دەبێتە ئەو فریادڕەسەی کە عێراقیەکان لە 2023ەوە چاوەڕوانین؟ يعني لا أعتقد أن أحدا في العملية السياسية العراقية پێم وانێ هیچ کەسێک لە پرۆسەی سیاسی عێراقدا لەو پێگەیەدا بێت بە فریادڕەس یان ڕزگارکەری عێراق لەم قەیرانەدا ناودێر بکرێت لە پێنا ئەوەی کەسێک ببێتە ڕزگارکەری عێراق ئەوە دەبێت و پێویستە خاوەنی میکانیزم و بەرنامەی تایبەت بێت میکانیزمی یەکەم ئەوەیە خاوەنی زۆرینەیەکی سیاسی بێت هیچ یەکێک لە ڕێبەرانی سیاسی ئێستای عێراق خاوەنی زۆرینەی سیاسی نین سەید مقتەدا سەدر لە هەڵبژاردندا بووە خاوەنی گەورەترین ژماری کورسیەکانی پەرلەمانە بە بەراورد لەگەڵ ڕکابەرەکانیدا و 73 کورسی هەبوو لە ئەنجومەنی نوێنەران ئەمەش بەس نییە بۆ پێشنیازکردنی هیچ شتێک تەنانەت بۆ ڕزگارکردنی عێراقیش بێلەوەش ئەوەی بە ڕزگارکەری عێراق ناودێر دەکرێت دەبێت خاوەنی متمانی هەموو پێکاتەکانی گەلی عێراق بێت سەید مقتەدا خاوەنی بنکەیەکی گەورەی جەماوەری و هاوسۆزیە و وابەستەشە پێوەی بەڵام ئەوە بەس نییە تا بتوانیت ئاڕاستەکانی سیاست لە عێراقدا بگۆڕێت ژمارەی ئەوانەی لە هەڵبژاردنەکەی پێشوودا دەنجیان داوە بە ڕەوتی سەدر کەمتر بوون لە 1 ملیۆن کەس ئەمە ژمارەیەکی زۆر کەمە لە کاتێکدا ژمارەی دانیشتوانی عێراق 40 ملیۆن کەسە کاتێکیش دەڕوانی تەلایەنەکانی تریش هەر هەمیان هەمان کێشیان هەیە کەم و کوڕیان هەیە لە دەسەڵاتی سیاسیدا و بۆ مانای ژماری کورسیەکانی پەرلەمانیان کەمە و لاوازیشن لەوەی بتوانن هاندەر بن بۆ بەدەستێنانی هاوسۆزی لە ناوگەلی عێراقدا ئێستاش ئەم سیستەمەی عێراق هیچ پۆستێکی تیادا نییە تەواوی عێراقەکان دەنگی بۆ بدەن تەنانەت گەورەترین پۆست لەم سیستەمەدا لەگەڕ ڕێزمدا بۆیان کە زوربیان هاوڕێ و دۆستمن تەنها ژمارەیەکی کەم لە شارۆچکەیەکی پارێزگایەکدا دەنگی پێدەدەن ئەمە گەورەترین پۆستە لە عێراقدا کە دەنگدانی گشتی لەسەر کراوە جا چۆن کەسێک دەتوانێت ببێتە ڕزگارکەری عێراق و بەناوی هەموو عێراقیەکانەوە قسە بکات لە کاتێکدا لە ڕێی دەنگدانی هەموو عێراقیەکانەوە هەڵ نەبژێردراوە پێم وایە ئەمە کێشەیەکی گەورە و کێشەیەکی دەستوریشە کە پێویست دەکات سەرنجی بدرێتێ و چاکسازیشی تا بکرێت
لە ئێستادا هیچ کەسێک وەک ڕزگارکەری عێراق نابین و هیوادارم ڕزگارکەرێک یان کۆمەڵی ڕزگارکەری عێراقی ببینم کە عەقڵ و ژیری تیادا بەکار بهێنرێت بۆ تێپەڕاندنی ئەم ململانێ تایفی و حیزبی و نەژادی و لایەن و لایەنکاریە. هذه الصراعات الطائفية والقومية وأيضا الحزبية والفئوية. دکتۆر عەباس من دەگەڕێمەوە بۆ لات لەم بەشەی چاوی واشنگتندا سەرنج دەدێنە داواکانی خۆپیشاندەرانی لایەنگری سەدر بەر لە هەموو شتێک ئەم بەرەی خۆپیشاندان داوای چاکسازیەکی ڕاستەقی نەدەکەن لە وڵاتەکەیاندا وەک دەڵێن ناخوازن ئەزمونەکانی پێشویان چەند بارە بکەنەوە. اليوم الناس هاي من خرجت بهاي الأجواء ئامانجی ئێستای ئەم خەڵکە کە بەم کەش و هەوا گەرمە هاتوونەتە دەرەوە و لە پارێزگاکانی تری عێراقەوە هاتوونەتە ئێرە چاکسازیە دەبێت چاکسازیکردن چاکسازیەکی ڕاستەقی نەبێت دەمانەوێت ئەم دەموچاوانە بگۆڕدرێن کە بە شوێنەی سیاسی هاتوون چونکە بەشبەشێنە بۆتە مایەی مەینەتی بۆ خەڵک. خۆپیشاندەرانی سەر بە سەدر لەسەر ڕێنماییەکانی ڕابەرەکەیان چوونە ناو هۆڵی پەرلەمانی وڵاتەکەیانەوە و هەڵوەشانەوەی پەرلەمان بە هەنگاوێکی سەرەکیدا دەنێت بۆ بنەبڕکردنی گەندەڵی لە عێراقدا. داوای هەڵوەشانەوەی پەرلەمان دەکەین تا گەندەڵی لە ڕەگ و ڕیشەوە هەڵکێشین و لەدەست گەندەڵکاران ڕزگارمان بێت کە سەر لە بەریان تێکدا بووە و لە 2023ەوە تا ئێستا وڵاتەکەیان وێران کردووە. ڕەوشی عێراق ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت هەر بۆیە هەموو دەموچاوە کۆنەکان ڕەت دەکەینەوە گەر بهێنرێنەوە. پێشتر موقتەدە سەدر لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگی بە یەک لەسەر سێی پەکخەر ناودێر دەکرد بەڵام ئێستا وەک شیکەرەوە ئاماژەی پێدەکەن موقتەدە سەدر شەقامی عێراق بەکاردێنێ بۆ ڕێگەگرتن لە پێکێنانی حکوومەتی نوێی وڵاتەکە. ئێمە حکوومەتێکی نیشتیمانیمان دەوێت لەلایەن زۆرینەی پەرلەمانەوە پێک بهێنرێت لە هەڵبژاردننیشدا هەندێک سەر دەکەون و هەندێکیش نا ئەوانەی لە هەڵبژاردندا سەر نەکەوتون پێویستە بەشداریان پێ نەکرێت لە حکوومەتدا ناکرێت لە سەرکەوتندا هەمویان بەشدار بن و کاتێکیش باس دێتە سەر شکست کەسی دیار نەمێنێت. هەرچەندە ئاماژەش دەکرێت بەوەی سەر لە نوێکردنەوەی هەڵبژاردن کارێکی قورسە بەڵام ئەستەم نییە وەک لایەنگرانی سەدر دەڵێن دەشێ هەڵبژاردن بکرێتەوە بەڵام پێویستیشی بە دەستکاریکردنی دەستوری عێراقەیە. لە ڕاستیدا قورسە لە ئاوەها ڕەوشێکدا هەڵبژاردن بکرێتەوە بەڵام وەک چۆن هەڵبژاردنەکانی پێشتر کراون ئاوهاش دەتوانێت لە چوارمانجی داهاتوودا هەڵبژاردن بکرێتەوە پاش چاکسازی لە دەستوردا تا ڕێگەل لە هەموو فێڵ و تەڵەیەکی هەڵبژاردن بژیرێت و هەروەش پاش پێکێنانی کۆمیسیۆنێکی نوێی هەڵبژاردن بۆ ڕێگەگرتن لە دەستکاریکردنی دەنگەکان. ئەم شەپۆلی ناڕۆزاییە سیاسی و کۆمەڵایەتیە ناکرێت لە ڕاهەندی ئاینزایی جیا بکرێتەوە چونکە وەک زۆرێک لە خۆپیشاندەران جەختی لێ دەکەنەوە ڕێنماییەکانی موقتەدە سەدر لەو ململانەیەوە سەرچاوی گرتووە کە ئیمامی حوسەین لەسەر وەختی خۆیدا دەستی پێ کردووە بۆ چاکسازیکردن. وەکبارێکی ئاسایی سرودەکانی ئاشورامان لە شوێنە ئاینەکان و شوێنەکانی نزیک لیانەوە بەڕێوە دەبرد بەڵام ئێستا کاتێک سەماحەتی موقتەدا ئەلسەدر ئەو داوایە لە ئاشورادا دەکات هۆکارەکەی ئەوەیە کە ئیمامی حوسەین کاری بۆ ڕێفۆرم دەکرد لەسەر وەختی خۆیدا و لە پێناو چاکسازیشدا شەهید بوو هەر بۆیە موقتەدا ئەلسەدری ڕێبەرمان دەیەوێت چارەسەری گەندەڵی بکات و گەندەڵکاران لە حکوومەت لابدات 19 ساڵە گەل لە مەینەتیدایە 19 ساڵە هیچ گۆڕانکاریەک ڕووی نەداوە و ئیتر بۆیە ئێمەش بۆ ڕێفۆرم هاتوینەتە سەر شەقامەکان. بوونمان لێرە بۆ ئەوەیە تا نیشانی بدەین عێراق هەمیشە ئازادە. شەڕی ئیمامی حوسێن هێشتاش بەردەوامە چونکە هێشتاش گەندەڵکاران بەردەوامن. هەر بۆیەشە دەبێت لا بدرێن و نەمێنن. پەیامە هەرە مەزنەکەش ئەوەیە جێیەک بۆ سەرکوتکارەکان نییە تا فەرمانڕەوای ئەم وڵاتە بن. عێراق لەلایەن خەڵکی ئازادەوە فەرمانڕەوایەتی دەکرێت. دکتۆر عەباس بەپێی ئەو ڕایانەی کە جۆمان لێبوو لە لایەنگرانی سەدرەوە زۆر جەخت لەوە دەکەنەوە کە پێویستە ئەم گەندەڵکارانەی کە هەتا ئێستا لە 2023ەوە تا ئێستا لە دەسەڵاتدان لا ببرێن باشە لێرەدا دەبێ ئەو پرسیارە بکەین. موقتەدە سەدر هەمیشە خۆی بەشێک بووە لە فەرمانڕەوایەتیکردنی عێراق ئەی بۆچی کاتێکە لەناو کرۆکی دەسەڵاتدا بوو هەوڵێکی ڕژدمان نەبینی بۆ چارەسەرکردنی ئەو گەندەڵی کە خەریکە عێراق بەرە و هەڵتەکانە با کە خەریکە عێراق ونجڕ ونجڕەکە.
كما تفضلت يعني كلامك صحيح. وەکو باست کرد قسەکەت ڕاستە لەو بڕوایەدام لەوەتی ڕەوتی سەدر بەشدارە لە پرۆسی سیاسی عێراقدا نەک هەر بەشێکی دانەبراو بووە لە پرۆسەکە بەڵکو وەک زۆر جار دەگوترا بەبێ ڕەزامەندی یان بەبێ پشتیوانی کردنی سەید موقتەدا ئاسەدر هیچ حکومەتێک پێک ناهێنرێت وەک دەگوترێت سەید سەدر بڕیاردەرە لەوەی کێ لەسەر کورسی دەسەڵاتی عێراقدا دەنیشێت تا ئێستاش هیچ حکومەتێک پێک نەهاتووە دژی خواستی موقتەدا ئاسەدر بوو بێت بەشدارەکانی ڕەوتی سەدریش لە حکومەتەکانی عێراقدا بەشداری گەورە و کاریگەر بووە و وەزارەتە زۆر گرنگەکان و هەروە خزمەتگوزاریەکانیشی بەدەستەوە بووە هەندێک جار وەزیرەکانی کێشاوەتەوە یان دەستیان لە کار کێشاوەتەوە نەک هەر لە کابینەکانی حکومەتدا بەڵکو لە دامەزراوەکانی دەوڵەتی عێراقیشدا نوێنەرەکانی سەید موقتەدا سەدر بوونێکی بەرچاوی گەورەیان هەیە بە تایبەتیش لەو پۆستانەدا کە لە سەر و پۆستە وەزارەتەکانیەوەیە بەڵام بۆچی ئەم دروشمی گەندەڵیان هەڵکردووە چکە لە دووشت بەدەر نییە لەسەر بابەتەکانی تر ململانەکان هاوڕایی و جیاوازی ڕوانین هەن بەڵام کێشە و گازندەی سەرەکی و یەکەمی گەلی عێراق بریتین لە گەندەڵی و وزەی ئەلکتریک و بیرۆکراسی و هەندێک جاری شکستەکان لە جونگەکانی دەوڵەتدا ئەمانە شتێک نین کەس ڕەتیان بکاتەوە جالێرەدا کاتێک یەکێک دێت و بازە دۆسی گەندەڵی دەکات لە ڕێی بەکارهێنانی ئاماژە و سمبوڵە مێژوویەکانە وەک ئەوەی لە ڤیدۆکاندا بینیمان و جەخەتکردنەوە لەوەی خۆپشاندانەکان شۆڕشێکە لەم سەروەختی پرسەیەدا بۆ ئیمام حوسێن سڵاوی خوای لەبێت چونکە ئیمام حوسێن ڕیفۆرم خوازی سەروەختی خۆی بووە هیچ گومانێک لەسەر ئەوە نییە کە سەید موقتەدا ئاسەدر داوای چاکسازی دەکات بەڵام ئەوەی دەیبینین ئەوەیە کە پێ ناچێت سەدرەکان بە هیچ شێوەیەک هەر هیچ نەبێت بەشێکی ئەو لۆمەکردانە لە ئەستۆ بگرن بەڵکو دەیانەوێت لۆمەکردنەکان لە ئەستۆی ئەوانی تر ببینن لەو بڕوایەدام ئەمە یاریەکی سیاسیە و نەک هەر سەدرەکان بەڵکو هەموو لایەنە سیاسیەکانی تری عێراق بەکاری دەهێن و دەڵێن ئەوانی تر گەندەڵن و من چاکسازیم دەوێت ئەمە ئەو شتە نییە کە گەلی عێراق دەیخوازێت هەر بۆیەشە دەبینین خۆپشاندانەکانی لایەنگرانی سەدر سنوودارن بەخۆیان تەنانەت خۆپشاندەرانی تشرین کە گۆڕانکاریان هێنایە ئەرەوە ئەوە تا دوودڵن لە بەشداریکردن لەگە سەدرەکاندا چونکە پێویستە بەر لە هەموو شتێک متمانە دروست بکەیت دەبێت دان بنرێت بۆی خۆت بەشداری سەرەکی بووی لە حکومەتە یەک لە دوایەکەکانی عێراقدا کە وڵاتەکەیان گەیاندۆتە ئەم ڕەوشە پێم وایە سەدرەکان دەیانەوێت بە شاخێکی بەرزی سەختدا هەڵگەڕێن چکە داواکانیان ڕێک دەیدات بەو ڕاستیە مێژوەی هەمومان تایدا ژیاوین و بەڕاستیش ئەمە کێشەیەکی گەورەیە و پێویستە جارێکی تر پیادا چوونەوەیەک بە خۆیاندا بکەنەوە وهذه مشكلة كبيرة عليهم أن يفكروا فيها. یەکێک لە خاڵەکانی تر دکتۆر عەباس کە لایەنی سەدری زۆر جەختی لێ دەکاتەوە ئەوژی مەسەلەی پاشکۆیەتی عێراق ئەڵبەتە وەک ئاماژەیەک وایە خوبا بڵێم وەکو توانجێکە لە لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگی کەوا ناسراون سەر بە کۆماری ئیسلامی ئێرانن لەسەر ئەم دۆسەی پاشکۆیەتیە چ جیاوازیەکەیە لە نێوان ئەوەی عێراق پاشکۆی ئێران بێ یا پاشکۆی عەرەبستانی سعودیەیان یان تورکیا بێ ئەمە بەر لە هەڵبژاردنەکەی مانگیدا عەرەبی سونەمان دەبینی بەردەوام لە کۆشکەکانی ئەردۆغاندا کۆ دەبوونەوە لە تورکیا زۆرێک قسە و باسەیە لەوەی کە ڕەوتی سەدر بەردەوام لە پەیوەندیدا بۆ لەگەڵ عەرەبستانی سعودیەدا ئەوەی لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگیش و ڕۆڵی ئێران ژەمە شتێکە لە عێراقا نوکۆڵی لێ ناکرێ پێم بڵێ جیاوازیەکان چی التبعية تبعية لا فرق پاشکۆیەتی پاشکۆیەتیە و هیچ جیاوازیەکی نییە ئەگەر بێت و ئەم شتانە ناوێن لێبنەی پاشکۆیەتی من بۆ خۆم ئەوە بە باش نازانم هیچ کەس و لایەنێک گوناهبار بکەم یان لۆمە بکەم بە پاشکۆیەتی و حەزیش ناکەم ئەو ناوە لە کەس بنێم چووکە ئەوە شتێکی بابەتیانە نییە کاتێک لایەک لایەکەی تر بە خیانەت گوناهبار دەکات لەم دۆسیەدا ئەلبەتە وەها چاوەڕوان دەکرێت لە سیاسەتمەدارانی عێراق خاوەنی پەیوەندێکی باش بن لەگەڵ وڵاتانی دراوسێدا وەک سعودیە و ئێران و تورکیا و سووریا و ئوردون و کۆیت و وڵاتانی تریش وەک میسر لەو بڕوایەدانیم ئەوە شتێکی گونجاو بێدایانێک پەیوەندیەکانی لایەنێکی ڕکابەری خۆی لەگەڵ وڵاتاندا بە پاشکۆیەتی ناودێرکات بەڵام پەیوەندیەکانی خۆی لەگەڵ وڵاتاندا بە پاک و بێخەوش ناودێرکات ڕاستێکی شەیە دەبێت باسی بکەم کاتێک دێتە سەر دۆسی ئێران ئەوە هەڵەیە گەربووترێت پەیوەندیەکانی ئێران تەنها لەگەڵ لایەنەکانی چوارچێوەی هەماهەنگیدایە ئێرانەکان پەیوەندی زۆر بەهێزیان هەیە لەگەڵ تەواوی بکەرە سیاسەکانی عێراقدا لەگەڵ کورد و لەگەڵ سونە و لەگەڵ شیعەشدا پێم وانە هیچ بەشدارێک لە پرۆسەی سیاسی عێراقدا لە کۆنەوە تا ئێستاکە پەیوەندیکی بەهێزی لەگەڵ ئێراندا نەبێت گوناهبارکردن بە پاشکۆیەتی و بەکارهێنانی ئەو جۆرە دەستەواژانە بۆ وروژاندنی هەست و سۆزە دژ بەلایەن
لایەنێک یان لایەنێکی تر و لۆ بڕواژدام ئەوە استراتیژێکی هەڵەیە و تاکتیکێکی زۆر خراپیشە. تەخوێنکردنی یەکتر وەهای لێدێت لە کۆتاییدا هەر لایەنێک لەو لایەنانە پەڵی ڕەشی پێوە بێت و ئەمەش لە بەرژەوەندی هیچ کەس و لایەنێکدا نییە ئەوەی تریان بە خیانەت گوناهبار بکات، چونکە ئەم ڕێگەی بەردەمیان خلیسکە و کەسیش ناتوانێت پێکانی خۆی لەسەر جێگیر بکات. لا يمكن أن يسيطر الإنسان على موضع قدميه فيه. دکتۆر عباس پرسیارێکی کە بەر لەوەی بچمە بەشی سێمی بەرنامەکە ینی ئەلم هەموو ڕۆژەی عێراقدا شتێک هەیە ون بووە بزر بووە ئەویش دۆسەی چەمکی هاوڵاتیە لە عێراقدا نازانم هاوڕای لەگەڵ ئەمەدایان نا. نعم العراق يعاني من مشكلة المواطنة منذ تأسيسه. بەڵێ عێراق مەینەتی کێشەی چەمکی هاوڵاتی بوونی هەیە لەوەتەی بۆتە وڵات یانی یاداشتەکانی فەیسەڵی یەکەمەوە کە باسی لەم کێشەیە کردووە هەروە سیاسەکانی تریش باسییان لێ کردووە وەک ئەلشەبیبی لە یادەوەریە بەناوبانگەکەیدا کە لە ساڵانی 60ەکاندا بڵاوی کردوەوە باز لە هەمان کێشەی چەمکی هاوڵاتی بوون کردووە. چەمکی هاوڵاتی بوون بژاردەیەک یان بڕیایەک نییە کە هاوڵاتیان خۆیان بڕیاری لێ بدەن تا ببنە هاوڵاتی نا بەڵکو ڕێگەیەکی دووسەرێ دەبێت دەوڵەت ئەو هەستە لای خەڵکی وڵاتەکە دروستکات کە هاوڵاتیە و دەژبێت تەواوی مافەکانی بۆ دابین بکات و ئەرکی زیاتری لە ئەستۆدادانەنێت دەبێت هاوڵاتیانیش بە بەرپرسیارەتیەوە بڕوانە دەوڵەت و هەرتەنها سەیری مافەکانی خۆی نەکات بەڵکو سەیری بەرپرسیارەتی و ئەرکەکانی خۆشی بکات بەرامبەر بە دەوڵەت. بێلەمانە شتێکی تریش هەیە کە دەبێت دەوڵەت بیکات و ئەویش بڵاوکردنەوەی ڕۆشنبیری چەمکی هاوڵاتی بوونە بەداخەوە نە لە خوێندندا و نە لە میدیاکان و تەنانەت لە کۆڕ و کۆبوونەوە و تایبەت و گشتەکانیشدا ئەم بابەتە باز ناکرێت هەر بۆیە عێراقیەکان بە فەرمانڕەوا و هاوڵاتیانیشەوە کەم تەرخەمن لەم بوارەدا سەرنجەکەت زۆر وردە پێویستمان بە دەوڵەتە لەسەر بنچینەی چەمکی هاوڵاتی بوون پێویستمان بە حکومەتە لەسەر بنەمای چەمکی هاوڵاتی بوون پێویستمان بە ڕەوشێکی جەماوەریە لەسەر بناغەی چەمکی هاوڵاتی بوون کە بتوانێت بەر لە سیرکردنی مافەکانی خودت سەیری مافی خەڵکی تر بکات و بەر لەوەی سەیری مافەکانی خۆی بکات پێویستە سەیری ئەرکەکانی خۆی بکات بەبێ ئەوە ئەم هەستە هاوبەشە و بەبێ بوونی متمانەکان ئەوە ناتوانرێت هەنگاوی بابەتیانی بەرەو پێش بنرێت لە ڕاستیشدا چەمکی هاوڵاتی بوون یەکێکە لە پردەکانی بوونی بڕوا و متمانە. دکتۆر عباس من دەگەڕێمەوە بۆ لا دەچینە بەشی سێمی بەرنامەکەمان. لە ئەنگرانی چوارچەوەی هەماهەنگی کە بەڕکابەری سەرەکی ڕەوتی سەدر دادەنرێن لەو بڕوایەدان ئەمانن کە دەتوانن پارێزگاری لە دەوڵەت و دامەزراوەکانی عێراق بکەن و لە ئەنگرانی سەدریش گونابار دەکەن بە پەکخستنی پرۆسەی سیاسی و هەروەهاش یاسایی وڵاتەکەیان. إن الجماهير العراقية المجتمعة هذا اليوم گەلی عێراق کە ئێستا لێرە گرت بوونەتەوە پشتیوانی خۆیان بۆ دەوڵەت و دامەزراوە دەستوریەکان ڕادەگەێنن هەروەها شەڵوستی خۆمان ڕادەگەێنین بۆ لایەنگرانی موقتەدا ئەلسەدر تا پەلامارەکانیان بۆ سەر ئەنجومەنی نوێنەران ڕابگرن و دەست بەجێ بکشێنەوە و تا پەرلەمان بتوانێت ئەرکە دەستوریەکانی خۆی جێبەجێ بکات. چوارچەوەی هەماهەنگی و لایەنگرەکانیشی وها دەڕوانە هەوڵەکانی موقتەدا سەدر کە کودەتایەکە بەسەر تەواوی پرۆسەی سیاسی عێراقدا و نهرەوەندا بەڵکو ئەو هەوڵانەش بە سوکایەتی پێکردنی دەسەڵاتی دادوەری وڵاتەکەش ناودێر دەکەن. زۆربەی ئەو خەڵکەی دێنی ئێرە داوای ڕەوایی دەکەن ئێمە لەگەڵ کودەتا و وێرانکردنی دامەزراوەکانی وڵاتەکەماندا نین یان سوکایەتی پێکردنی سیستمی دادوەریەمان ئێمە ڕەوایی و سەربەری یاسامان دەبێت نەک کودەتا و سەپاندنی دەسەڵات لە ڕێ هێزەوە. ئەنجامەکانی هەڵبژاردنەکەی مانگی دێ ڕابردووی عێراق بە شکستێکی گەورەی لایەنەکانی چوارچەوەی هەماهەنگیدا دەنرێ بەڵام لە دوای بڕیاری کشانەوەکەی سەدر لە پرۆسەی سیاسی چوارچەوەی هەماهەنگی لە هەوڵی پێکەنانی حکوومەتی نوێدایە و تا ئێستا لەو هەوڵەیدا سەرکەوتوو نەبووە. نحن بالرغم من أن الانتخابات هەرچەندە هەڵبژاردن بەو شێوەیە نەبووە کە کار لەسەر ڕێخستنی دەکرا بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە پشتیوانی لە هەڵبژاردن و پێکێنانی حکوومەت و یاسای وڵاتەکەمان دەکەین نامەنەوێت دەوڵەت بەرەو نەمان بڕوات یاسا و دەستوری وڵاتیش بەهایان بۆ دانەنرێت ئێمە پشتیوانی لە هەوڵە ڕێکخراوەکان دەکەین بۆ پێکێنانی حکوومەت. چوارچەوەی هەماهەنگی هەموو هەنگاوەکانی سەدر و لایەنگرەکانیشی بە هەوڵێک بۆ بنکۆڵکردنی وەک دەڵێن دەوڵەتی عێراقە و ئەو دروشمەشیان هەڵکردووە ئەگەر خۆت بە کوڕ و کچی ئەم نیشتیمانە دەزانی ئەوە لە خزمەتی وڵاتەکەتدا ببە نەگوێرانی بکەیت. دەمانوێت دەسەڵاتی دەوڵەت جێگیر بکرێتەوە چونکە دەسەڵاتی دەوڵەت بنکۆڵ کرا بەهۆی
ئەو کارە نایاسایی بەرامبەر پەرلەمان کرا ئێمە نەهاتوینەتە ئێرە بۆ تێکدانی کاری دەوڵەت بەڵکو لە پێناو شکۆی دەوڵەتدا لێرەین ئێمە مناڵی ئەم نیشتیمانەی دکتۆر عباس ئێستا ئەمە بوو بەگرێ کوێرەکە ئایا هەڵبژاردن بکرێتەوە لە عێراقا یان نەکرێتەوە ئەگەر هەڵبژاردن بکرێتەوە چ شتێک دەگۆڕێت چ جۆرە چارەسەر یەک بە دوای خۆیدا دەێنێ الانتخابات بعادتها لن تغير کردنەوەی هەڵبژاردن شتێکی ئەو تۆ لە ڕەوشەکە ناگۆڕێت چونکە کورسیەکانی ئەنجومەنی نوێنەران لەسەر بنچینەی دیموگرافی دابشکراون ئەگەر 100 جاری تر هەڵبژاردن بکرێتەوە کورد هەرگیز نابێتە خاوەنی ژمارەیەکی زیاتر لەو ژماری کورسیانی بۆیدانراوە بە هەمان شێوە بۆ شیعەکان و بۆ سونەکانیش لەوانەیە لە هەندێک لەو پارێزگایانی پێکاتی جۆرا و جۆریان تیادایە ئاڵ و گۆڕێک لە کورسیەکەدا دروست بێت یان نەبێت گۆڕانکاری ئەگەر ببێت لەوەدایە کام شیعە کام کورد یان کام سونە ئەو کورسیە دیاریکراوانی پەرلەمانی عێراق بەدەست دەهێنن بەڵام بەگشتی وێنەکە وەک خۆی دەمێنێتەوە لە ناو پەرلەماندا لەو بڕوایەدام ئەگەر گۆڕانکاریەکیش ڕوو بدات تەنها ئەوەیە کە ڕەوتی سەدر دەگەڕێتەوە بۆ پەرلەمان خۆ ئەگەر ئەم هەڵبژاردنە پێشوەختەش نەکرێتەوە ئەوا سەدرەکان بۆ 3 ساڵ زیاتر لە دەرەوەی پرۆسەی سیاسی پەرلەمانیشدا دەمێننە و لەو بڕوایشدام سەدرەکان بەوە قایل نابن کردنەوەی هەڵبژاردن میکانیزمێکە بۆ گێڕانەوەی سەدرەکان بۆ ناو پەرلەمان و لەوانەشە بۆ پێکەنانی حکومەتیش بەڵام بە هیچ شێوەیەک نابێتە مای گۆڕانی هاوکێشەکە یان بەرەنجامی هاوکێشەکان چونکە ئەوانە لە عێراقدا جێگیر کراون باشە دکتۆر عباسیانی ئەگەر ئامانجەکە لە هەڵبژاردنکردنەوە ئەوە بێ سەدرەکان بگەڕێنەوە ناو هۆڵی پەرلەمان خۆ جێ خۆیەتی پرسین بۆچی بڕیاری کشانەوەیاندا يعني أنا أعتقد بأنه غالبا الصدريون لەو بڕوادام سەدرەکانی ژوەک هەموو لایەنە سیاسەکانی تری وڵاتەکە هەڵسەنگاندن و مەزەندەکردن و هەڵوێستی تایبەت بە خۆیان هەیە و هەندێک جار بە بێبیرکردنەوە لە بەرەنجامەکان بڕیار دەدەن و ڕەفتار دەکەن ئەمە یەکەم جارە ئەو ژمارە پەرلەمانتارە بکشێنەوە لە کاتێکدا یاسایەکی نوێش هەیە پێشتر ئەندامی پەرلەمان هەبووە چۆتەوە ماڵەوە لە پەرلەمان خۆی دابڕاندووە واتە کشاوەتەوە بەڵام فراکسیۆنەکە هەمان کۆی دەنگی هەبووە بەڵام بەپێی ئەم یاسایە نوێیی هەڵبژاردن کاتێک یەکێک دەکشێتەوە ئەوە فراکسیۆنەکەی ناتوانێت ئەو دەنگە بەکار بهێنێت بەڵکو دەڕوات بۆ ڕکابەرەکەی پێشتری کە زۆر جار لەوانەیە لە فراکسیۆنێکی تر بێت جا بە بڕوای من سەدرەکان شتی زۆر باشیان کرد لە هەڵبژاردندا و هەڵمەتەکانی هەڵبژاردنشان بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە برد و ژمارەیەکی گەوری کورسیەکانی پەرلەمانیشان بەدەستهێنا بەڵام لە دۆسی کشانەوەکەیاندا لەو بڕوایەدام پەلیان کرد ئەگەر ئێستا بیانەوێت بگەڕێنەوە هەرچەندە بڕیارەکەشان لەو جۆرە بڕیارانەیە کە پاشگەز بوونەوەی تیادانیا بەڵام پێدەچێت کاتێک ئەو بڕیارەیاندا وەهان هەستکرد بێ لایەنەکانی تر دەچنە لایەن و داوایان لێکرد بێت تا لەو بڕیارە پاشگەز ببنەوە وەک چۆن چوونە لای سەدر و پەشیمانیان کردەوە لەو بڕیاری دابووی تا لە هەڵبژاردندا بەشداری نەکات سەدرەکان و زۆر لایەنی تریش واقعیان ورما لەوەی بەو خێرایە شوێنەکان لەناو پەرلەماندا پڕکرانەوە پێم وابێت تەنیا یەک لایەن نەبێت کەسێ کورسی پەرلەمانی هەیە و ڕەتی کردەوە جێی سەدرەکان بگرێتەوە بەڵام لایەنە ڕکابەرەکانی سەدر ئەو زیاتر لە 7 کورسیان پڕ کردەوە جا چونکە نە لە یاسادا و نە لە دەستوریشدا شتێک نییە بتوانێت بیانگرێتەوە هەر بۆیە تەنها ڕێگەیەک لە بەردەمیاندا هەڵۆشانەوەی پەرلەمان و کردنەوەی هەڵبژاردنە ئەوەی ڕوویدا هەڵسەنگاندنێکی هەڵەبوو ئەو بایەشی هەڵی کرد بە شێوەی خواستی کەشتی سەدرەکانەوە نەبوو التقدير كان وجرت الرياح بما لا تشتهي سفن الصدريين لە ساڵی 2005ەوە ینی زۆرترین بەش بۆ دەسەڵات و فەرمانڕەوایەتی بەر لە ئەم لایەنانەی چوارچەوەی هەماهنگی کەوتووە ینی بۆ نمونە دەوڵەتی یاسا دوو خولی ئەنجومەنی وەزیرانی بەدەستهێناوە سەرک وەزیر بوون بووە دەستیان گرتووە بە دەسەڵاتەوە لە عێراقدا ینی ئەوە داوایەکی ڕەوایە کە سەدر و لایەنگرەکانیشی دەیکەن باو دەموچاوانە بگۆڕێن يعني التمسك بالسلطة هو جزء من ثقافة المنطقة. مانەوە لە دەسەڵاتدا و وابەسەی بە دەسەڵاتەوە بەشێکە لە کللتوری ناوچەکە جا تا بە یەک چاوم سەیری ئەم بابەتە بکەین لە عێراقدا نابێت هەرتەنها سەیری لایەنە شیعەکان بکەین بۆ نمونە لە ناو کووردا یەک بنەماڵە فەرمانڕەوایە و دەستی بە دەسەڵاتەوە گرتووە دەسەڵاتیش لە باوکەوە بۆ کوڕ و بۆ کوڕێکی تر هەتا دوایی لە سەرۆکایەتیشدا بە هەمان شێوە و بۆتە کێشە لە ناو کووردا لە ناو سونەکانیشدا ململانێکی بەهێز هەیە لەسەرەوەی کێن و نەرایەتی سونەکان دەکات
گەشەکە لەوەدا هیچ لایەکیان وەها خوان نابینن کە دەکەونە جێبەجێکردنی بەرنامە و پرۆژە بۆ خزمەتی گشتی هەر هەمیان دەیانەوێت دەسەڵات دامێننەوە چونکە بەلای ئەوانەوە دەسەڵات واتە کاریگەری و پارە و هەروەهاش دەسەڵات وەک دڵنیا یەک سیر دەکەن کە ڕوبەڕووی لە پێچینەوە نەبنەوە ئەوانەی لەم چەندان ساڵی دەسەڵاتدا بوون لەوانەیە بەهۆی ڕەوشی عێراقەوە هەندێک بڕیاریان دابێت بۆ هۆی ڕوبەڕووی لێ پێچینەوە ببنەوە ئیترمانەوەی لە دەسەڵاتداوەها دەکات پەناپارێزێکی هەبێت بەڵام ڕاستی دەستگرتن بە دەسەڵاتەوە هەرتەنها لە ناو شیعەکاندا نییە بەڵکو لای هەمان هەیە و کەسیان نایانەوێت کورسی دەسەڵات جێبێڵن چونکە هێشتا زەمینەی ئەو کولتورە نەڕەخساوە پێویستە کاتێک لە ژیانێکی ئاساییەوە دەیت و دەبیتە دەسەڵاتدار و لەسەر کورسی دەسەڵات و بڕیار دەدەیت و پۆستێکی باڵات بۆ کاتێکی دیاریکراوە بەدەستەوە ئەوە پێویستە شتێک بکەیت کە زیادکردنێکی تادابێت بۆ مێژووی خۆت یان وەک بەجێگەیاندنێکی ڕواینێکی تایبەت بیکەیت ئەوە کەماوەکە تەواو بوو پێویستە کارێکی وەهات کردبێت کەسێکی تر بێتە جێگەکەت و ئەو کارانە تەواو بکات کە دەستت پێکردوون بەڵام مەخابن هێشتا کللتوری ئێمە کللتوری دەست بە سەراگرتنە کللتورێکە کە هەموو کەس وەها خۆی دەبینێت ڕزگارکەر و ئیتر کاتێک دەڕوات ئەوە دنیا کۆتایی پێدێت هەر بۆیە دەبێت بە هەموو ڕێگەیەکی بەرەنگاری ئەو جۆرە کللتورە ببینەوە. بەڵێ دکتۆر عەباس من دەگەڕێمەوە وڵات بۆ دوابەشی بەرنامەکەمان. زۆرێکیش لەو گەنجانەی لە ناو خۆپیشاندانەکانی ناوچەی سەوزی بەغدادان بێکارن و داوای یەکسانی لە دەرفەتەکانی کاردا دەکەن و ئەوەی گرنگە بەلایەنەوە لە ڕێی کارەوە ببنە خاوەنی داهاتی خۆیان بەبێ ئەوەی جۆ بدەنە شوێنی کارکردنیشیان وەک دەڵێن لە هەر شوێنێکی وڵاتەکەدا بێ گرنگ نییە. ئەگەر من سەرۆک وەزیران دەبووم هەموو ئەو گەنجانم دادەمەزران تەنانەت ئەگەر هیچ کێرفەتی کارێکش نەبێت دایاندەمەزرێنم تا چاودێری سنوورەکان بکەن سنووری سووریا و شوێنەکانی تریش بە هەر کارێک کە هەیە بماندنێ با دامم مەزرێنن یەکەم کەس دەبم دەچمە سنوورەکان دەبا شتێک بکەن ئەو هەموو گەنجا بێکارن. یەکی لە گرفتەکانی تری عێراق باغنەدانە بە چەمکی هاوڵاتی بوون وەکو ئاماژەمان پێکرد و ڕێزنەگرتن لە شکۆی هاوڵاتیانی عێراقی وەکار هیچ نەبێ بەشێکیان دەڵێن ئەم حکوومەتە و حکوومەتەکانی تریش هەمیشە دڵی دووریان بە دەرمانزانیوە. من یەکێکم لە خۆپیشاندەران بۆ جیاتیکردنی هیچ لایەنێک نەهاتوینەتە ئێرە بەڵام دەمانەوێت ئەم حکوومەتە ناڕەوایە بگۆڕین چونکە کارەساتە و داد و بێدادمانە بەدەست ستەمەوە دەرچوانی کۆلێژیش دەرفەتی کاریان نییە من بۆ خۆم یەکێکم لەوانە ئێمە دەزانین چی لە عێراق دەگوزارێت خەڵک هەن شەڕیانە لەسەر کورسی فەرمانڕەوایەتی و بڕوانامەی دەرەوەیان هەیە بەبێ ئەوەی بزانن لێرە چی هەیە و نییە ئێمە دەمانەوێت ڕێبەرایەتی ئەم وڵاتەمان بکەین. دکتۆر عەباس لەم بەشەدا دوو پرسیارم بۆ هەیە هیوادارم بە کورتی وەڵامم بدەیت تۆ چکە کاتمان نەماوە یەکەمیان ئەوەیە بۆچی هەتا ئێستا مەرجعیەتی شیعە لە عێراقدا مەرجعیەتی ئایەتوڵڵا سیستانی هەڵوێستێکی یەکلاکەرەوەی نەنواندووە. يعني المرجعية في وضع حرج جدا. مەرجعیت لە ڕۆژێکی قورسدایە و ناتوانێت لایەنگری لایەک بێت دژ بە لایەکی دیکە مەرجعیت وهای دەبینێت هەموو لایەنەکان بەشدارن لە هەڵەکاندا و ناشێوێت هەڵوێستێک وەربگرێت و دواتر بکەوێت لەسەری پێشتر چەند جارێک هاتۆتە سەرخەت بەڵام ڕوبەڕووی لۆمە و ڕخ نەبووتەوە مەرجعی لە عێراقدا جیاوازە لە مەرجعیتی ڕژێمی ئێران یعنی ئێمە ویلایەتی فەقیهیمان نییە و مەرجعیتی عێراق هیچ ڕۆڵێکی نییە لە دەستوری عێراقدا دەستور هیچ دەسەڵاتێکی نەداوە بە مەرجعیت هەر بۆیە نایەوێت دەستێوەردان لە پرۆسەی سیاسیدا بکات لە نێوان ڕکابەرە سیاسیەکاندا بەڵێ مەرجعیت قسەی خۆی هەیە کاتێک هەڕەشە و مەترسیەک لە دەرەوەی پێکاتی سیاسی دێتە ئاراوە دژ بە سیستەمی سیاسی وەک ئەوەی داعشیان هەڕەشە و مەترسیەکانی تر مەرجعیت نایەوێت کەس بەسەر ئەوی تردا سەربخات جا زۆردار بێت یان زۆر لێکراو بە تایبەتیش کە مەرجعیت هەموو لایەنەکان بە زۆردار دەبینێت و هیچ لایەکیش بە زۆر لێکراو نابینێت لەم پرۆسەی سیاسی ئێستادا پێم وایە ئەم هەڵوێستەی ئێستای مەرجعیت هەڵوێستێکی ڕاستە و هەڵوێستێکی هاوسەنگە بەڵام لەو بڕواژدام ئەگەر ڕەوشەکە بەرەو شتێکی خراپتر ڕۆی ئەوە دەبینین مەرجعیت دێتە سەرخەت بەڵام بڕوانینی مەرجعیت و خۆشم لە هەمان بڕوادام کە هێشتا ڕەوشەکە نەگەیشتۆتە ئاسی دروستبوونی هەستی مەترسیدار لە ناو مەرجعیتدا تا بگاتە ئەوەی لە ئێستادا بێتە سەرخەت. بەڵێ دوا پرسیارم براو و دۆڕاو لەم ڕەوشەی عێراقدا کێ دەبێت؟ المغلوب الأكبر هو الشعب العراقي. دۆڕاوی گەورە گەلی عێراقە گەلی عێراق لە ئێستادا هەموو بەرژەوەندەکانی پەکی پێخراوە
خزمەت گوزاریەکان زۆر خراپن سیاست مەدارەکانیش بەر لەوەی بیر لەگەل بکەنەوە تەنها بیر لە خۆیان دەکەنەوە لە ڕاستیشدا هیچ بیر لەگەل ناکەنەوە لەم ڕەوشەدا زۆر لێکرا و گەلی عێراق و نەوەکانی داهاتووی عێراقا کە چاوەڕوان دەکەن سیستەمێکی باشتری پەروەردەی و سیستەمێکی باشتری تەندروستی و خزمەت گوزارێکی باشتر و فەرمانڕەوایەتێکی باشتر و پێگەیەکی باشتری نێونەتەوەی وڵاتەکەیان ببینن ئەمانە هەمووی کێشن هەر بۆیە دەڵێم دۆڕاوی گەورە و زۆر لێکراوی گەورە عێراق و عێراقیەکانن هەرچی سیاست مەدارەکانیشن زۆردارن بەسەر خۆیانەوە و بەسەر گەلیشەوە و ئێستا کاتی ئەوەیە بە عقلێتی پیاوی دەوڵەتداریەوە بیر بکەنەوە نەک بە عقلێتێکی بەرتەسکی حیزبیانە کە دەشێت ڕەوشەکە بەو شێوەیە بەسەریاندا قڵب ببێتەوە بە شێوەیەک هەرگیز وەهایان نەخواست بێت. دکتۆر عەباس زۆر سوپاست دەکەم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا سوپاس و پێزانینم. ئەلبەتە ئازیزانم سوپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆیشم بەڵێن ساڵح بەسەر بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵێ.